خۆشەویستان، هەر شتێک لەم سەرزەویەدا کە ڕوو ئەدات، لەم بوونەوەرەدا کە ڕوو ئەدات، هەمووی بە عیلم و ئیرادە و زانیاری خوای پەروەردگارە. ئەو ئاگرەی کە لە ئەمریکا کەوتۆتەوە بێگومان بە ئەمری خوایە، بە ئیرادەی خوایە، بەڵام حکمەتی ئەو ئاگرە چییە 100% کەس نازانێ، ئێمە نایزانین. ئەوە ئیشی خوای پەروەردگارە، چونکە ئێمە هیچ پەیامێکمان لە ئاسمانە بۆ نەهاتەوە هۆکارەکە، لەبەر ئەمە ئەم ئاگرەم لە ئەو وڵاتە کردەوە. بەڵام ئەم ئاگرە کە بەر بووە لەم وڵاتە زلهێزە، پەیامێکە بە ئێمەی دەگەیەنێ، فێری ئەومان دەکات کە هەموو قووەت و دەسەڵاتێک بەرامبەر بە قووەت و دەسەڵاتی و هێزی خوای گەورە لاوازە. ئەمریکا کە بەهێزترین وڵاتە، بەڵام تەماشا دەکەی بەرامبەر دوو مەخلوقی خوا دەستە و سان دانیشتۆ هیچی پێ ناکرێ، ئەویش ئاگر و بایە، مەخلوقی خوان. بەڵام لە کاتێکە خوای پەروەردگار شتێکی ئاسایی کردووە، ئەگەر لە سەتەها شوێنەوە ئاگر ببارێنتە خوارەوە بەسەریانە، ئەو کاتە هەر هیچیان پێ ناکرێت. ئەگەر خوای گەورە بایەکە 100 قات بە قووەتکە، چیان پێ دەکرێت؟ بۆیە هەرچەنێ بە قووەت و بە هێزبی، بەڵام بەرامبەر بە قووەت و دەسەڵات و هێزی خوا هیچنی، سفری. لەگەڵ ئەوەدا تەماشا دەکەی ئەو هەموو هێزە ئاسمانی و دەریایە و وشکانیان هەیە، بەرامبەر بە دوو مەخلوقی زەعیفی خوا چیان بەسەرا هاتوو؟ دەڵێن دەسەڵاتی ئێمەی نەماوە و لە توانای ئێمەدا نەماوە. حتا شەبەکەی CNN ئەمریکی کە لەلانەی زۆرێکمان بینی بێتمان کە ئەمریکیە دەڵێت هیچ نیزامێکی ئاگرکوژێنەوە نییە لە عالەمە بتوانێت ئەو ئاگرە بکوژێنێتەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی بایەکی بەهێزی لەگەڵایە. باشە کێ بایەکەی نارد؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ وهو الذي أرسل الرياح يرسل الرياح. أرسل الرياح لە چەند شوێنە خوای گەورە باسی دەکات. خوای گەورە ئەو خوایەیە کە با دەنێرێ، بەهۆی بایەکەوە دەسەڵاتیان نەماوە، چونکە تائیرەکان ئەوەی کە ئاگر دەکوژێنێتەوە ناتوانێت ئیشەکان بکات لەبەر بایەکە. کەواتە فێری ئەوەمانی کرد، ئەمە پەیامێکە ئێمە فێر دەکا ئەم ئاگرە کە دەسەڵات و قووەتی خوا لە سەروی هەموو دەسەڵاتێکەوەیە. هەرچەنێ بەهێزبی لەسەر زەویە کە خوای گەورە غەزەبێکت توش بکە و بەڵایەکت بۆ بنێرێ، لاواز دەبیت، هیچ دەسەڵاتێکت نییە. کەواتە گەورەی دەسەڵاتی خوا. کوا ئەوە ئەمریکایی کە دەیانوت ئەو وڵاتە ئەجنەبیانە کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، کوا بارانەکەیان بۆ نەبارن؟ ئەو بارانە لەکوێیە؟ کوا هەورەکە؟ خۆ ئەگەر باران بارێ کۆتایی بە ئاگرەکە دێ. ئینسانی عەقیدە پاک، بیر و باوەڕ پاک قەت شتی وا ناڵێ. ئینسانی منافق و تێنەگەیشتوو لە دین شتی وا دەڵێ کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، دەی فەرموبابی بارێنن. هەموو شتێ بەدەستی خوایە. خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها. ئەوە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەیە. خوای گەورە دەفەرمێ یەک گەڵادارێک بەبێ عیلم و ئیرادەی خوا ناکەوێتە خوارەوە، سوێن بە خالقی ئەرض و ئاسمان. یەک گەڵادارێک لەو ئەمریکایە بەبێ فەرمانی خوا نەسووتاوە و نەکەوتۆتە خوارەوە. کەواتە هەموو شتێ بەدەستی خوایە. ئەمە قەزا و قەدەرە، باوەڕمان پێیەتی. بەڵام حکمەتەکە چییە 100% ئێمە نایزانین. والله أعلم. ئەم ئاگرە فێری ئەومان دەکات هەر کەسێک معجیبێ بەخۆی، هەر کەسێک لوتبەرز بێ، هەر کەسێک خۆی بە گەورە بزانێ، خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. قەومی عاد کە قەومی هود پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ، لە قورئانی پیرۆزا خوای گەورە باسییان دەکات، دەیانوت چی؟ وقالوا من أشد منا قوة. دەیانوت کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ؟ کێ هەیە لە ئێمە بەهێزتر بێ؟ کەس نییە. بەڵام خوای گەورە بایەکی بۆ ناردن 7 شەو 8 ڕۆژ ئەم باە لێیانیدا هەر هەمویانی گوێران کرد و هەمویانی کوشت. خوای گەورە بەس بەبا لە ناویانی بایەکی بەهێز، بایەکی بە قووەت. خوای گەورە قەومی عادی لە ناو برد و ڕەگ و ڕیشیانی دەکرد دەرەوە، چونکە دەیانوت وقالوا من أشد منا قوة. کێ لە ئێمە بە قووەترە؟ کەس نییە. بەڵام
خی گەورە دەفەرمێ ئەوەلەم یەڕوا ئەن الله الذي خلقهم هو أشد منهم قوة. ئەی باشە ئەوانە نازانن کە ئەو خوایە کە خالقی ئەوانە بەدیهێنەر و دروستکەری ئەوانە زۆر لەوان بەهێزترە؟ دەی خی گەورە بەبا لە ناوی بردن. ئەمانیش دەیانوت ئێمە هیچ کەسێک پێمان ناوێرێ. سەرۆکی ئەمریکا دەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرەو ڕووی ئەمریکا بێتەوە. چەند ڕۆژێک پێش ئێستا وتی هیچ کەسێک ناتوانێت. واتە مەبەستی خوانیە، مەبەستی مەخلوقاتە. هیچ مەخلوقێک واتە لەسەر زەویە ناتوانێت بەرەو ڕووی ئێمە ببێتەوە، چونکە ئێمە وڵاتێکی زلهێزین. بەڵام خوای گەورە دوو مەخلوقی بۆ نارد کە باو ئاگرە وای لێکردن لەسەر چۆک دابنیشن. لە کاتێکە ئەو دوو مەخلوقەشی بە کەمی ناردۆ بۆیان بەپی غەزەبەکەی خوا نییە هێشتا، کەواتە هەرچەندی ئینسان لە خۆی بایی بێ ڕۆژێکە بێ خوای گەورە لوتی دەشکێنێ. بۆی لە خۆتان بایی مەبن لە بچووکەوە تا گەورە، نەک تەنها کەسێکی دەسەڵاتدار. مرۆڤێکی نەخوێنەوار داما و گیرفانی بەتاڵ بێ هیچی نەبێ لە خۆی بایی بێ خوا لوتی ئەشکێنێت، چ جای کابرای دەسەڵاتدار بێت. هیچ کەسێک نابێت لە خۆی بایی بێ بە شانازی بە دەسەڵاتی خۆیەوە بکە، بە پارەی خۆیەوە بکە، بە عاقلی خۆیەوە بکە. لەوانەیە لە چرکەیەکە خوای گەورە عەقڵ و ماڵ و سەرد و سامان و هەمووی لێ بسێنێتەوە. شانازی بە خۆتەوە مەکە، شانازی تەنها بە دینەکەتەوە بکە. بەڵێ هیچ کەسێک ناتوانێت بەرەو ڕووی ئەمریکا بێتەوە، بەڵێ بەتوانی خوای گەورە مەخلوقی بۆ نارد ئاگرێک لەگەڵ هەوایەکە بایەکە، ئەو بایە سوبحاڵە بە چاویش نابینرێ، کەس بابینێ بە چاو نابینرێ، بەڵام چۆکی بۆ وڵاتە زلهێزەدانا لە کاتێکە بە چاویش نابینرێ. کەواتە دەسەڵات تەنها لای خوایە، گەورەی تەنها لە خوا جوانە، لە هیچ کەسێک جوان نییە. بێگومان ئەم ئاگرە کە بەر بووە لە وڵاتە وێرانی کردن، ئەومان فێر دەکا هەر کەسێک بێ باوەڕ بێ بە خوای گەورە گاڵتە بەخوا بکات، خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. ئەو ئافرەتە گوێمان لێ بوو ئافرەتە کۆمیدی ئەمریکیەکە کە ناوی نیکی جلاسەرە، ئەڵێ چی؟ گوێتان لێ بوو ئافرەتێکە پێش ئەوە دەڵێ پەنا بە خوای گەورە باسی کۆمەڵێک جائیزە دەکا کە تەوزیعیان کردووە کە بە کەسە ئەوانەی کە هۆڵیودن کە ماڵەکانیان هەمووی سوتا قوڕکرا بەسەریانە کە پێشتر پێ ئەکەنین ئەو ڕۆژە. کاتێکە گاڵتە بەخوا دەکا ئەڵێ فڵان ئەوەنەی هێنا ئەوەنە دەنگێنا، بەڵام ئەڵێ خوای ئەم کەونە نەعوذ بالله هیچ دەنگێکی ناو سفر بوو، دەنگی نەهێنا. بۆیە زۆرێک لە ئەمریکەکان لە ڕۆژنامە نووسەکان ئەڵێن هۆکاری سەرەکی ئەم بەڵایەکە بەسەر ئێمەدا هەدوو ئافرەتە بوو، بەڵام خوا دەزانی ئەوەیە ئەوەنە ئێمە نازانین، ئەوەیە لوت بەرزەکەیە هەر شتێک ئێمە نایزانین، بەڵام گاڵتە بەخوا دەکات. ئەڵێ خالقی ئەم بوونە و کەونە لەم شارەدا بوونی نییە، جوون هیچ دەسەڵاتێکی نییە، بە ئاشکرا گاڵتە بەخوا دەکات. بەڵام هەردوای ئەوە خوای گەورە چی بەسەرهێنا؟ هەر کەسێک گاڵتە بەخوا بکات. بۆ یەکێک لە سەرۆکەکان کە لە هەشتاکانە هەڵبژێردا سەرۆکی بەرازیل وتی ئەگەر 500,000 دەنگ بهێنم خوایش ناتوانێت نەعوذ بالله ڕێگری لە من بکە. بەڵێ 500,000 دەنگ هێنا زیاتریش، بەڵام سوبحان الله ئەمڕۆ ناوی دەرچوو کە بێتە سەرۆکی بەرازیل، بەڵام پێش بەیانی خوای گەورە ڕۆحی لێسەندەوە. هیچ کەسێک ناتوانێت. گاڵتە بەخوا دەکەی لە دڵنیا بە پێشەوی سوێنەکەی بخوا ببێتە سەرۆک، خوای گەورە ئینتیقام و تۆڵەی لێ کردەوە. گاڵتە بەخوا مەکەن، گاڵتە بە دینی خوا مەکەن، خوای گەورە تۆڵەی زۆرە، وی گاڵتە بەخوا بکات لە دنیا و لە قیامەت خوا زەلیلی دەکات. بەڵێ خۆشەویستان ئەم ئاگرە فێرمانی کرد ئەوانەی کە زاڵم بن خوای گەورە عقوبەیان ئەدات، خوای گەورە سزایان ئەدات. تۆ بڵێ ئەمە ڕەحمەتی خوایە، زەحمەتە، 100% بڵێ غەزەبی خوایە، زەحمەتە، بەڵام دڵنیا بە خوا غەزەبێکی لیان گرتووە. بەڵام چەندێک غەزەبی خوایە ڕێژەکە ئێمە نایزانین، بەڵام ئەوە ڕەحمەت نییە، چونکە ڕوون و ئاشکرایە. زاڵم خوای گەورە ئاوای بەسەرا دەهێنێت. تەماشا دەکەی خوای گەورە بەهۆی ئەو ئاگرەوە لوتی ئەو زاڵمانی شکان، لوتیانی شکان، وایان لێ هاتووە سوبحان الله، خۆتان بینیتان پەنایان بردووەتە بەر سجنەکان، ئەڵێن بڕۆنە ئاگرەکان بکوژێنەوە. وڵاتی ئاوای بەسەرا بێت. ئێمەیان زەلیل کرد، خوا زەلیلیانی کرد. ئێمەیان کوشت،
خوا کوشتیانی ماڵی ئێمەیان سووتان خوای گەورە ماڵی سووتانن گاڵتەیان بە ئێمە کرد خوای گەورە گاڵتەی پێکرد ئەویان لێ دەکات هەر لە دنیادا پێش قیامەت خانوو ئێمەیان سووتان خانوو خۆیان سووتا غەزەیان کردە خەڵووس خوای گەورە باشترین و دەوڵەمەندترین شاری خۆیانی کرد بە خەڵووس ئەوەی کە لە ساڵێک و 6 مانگە لە غەزە ڕوویدا بە چەند ڕۆژێک لە ئەنجلوس ڕوویدا لۆس ئەنجلوس تەماشاکە ڕسمەکان هەروەکێک وایە هەردووکی دەڵێ بە سەدەها و هەزارەها تەیارە قەسمی کردۆ ڕووخانیوێتی هەمووی وێران کەواتە زاڵمەکان کاتێک کە خوای گەورە سزایەکیان بۆ دەنێرێ پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم خوای گەورە هەموویان دەگرێتەوە بەڵام لە قیامەتە بەپێی نیەتەکەی خۆیان زیندویان دەکاتەوە لەوانەیە خەڵکی باشی تیا بوو بێ بەڵام تەڕ و وشک پێکەوە دەسووتێ بەڵام لە قیامەت خوای گەورەوەی چاک بێ چاکی لەگەڵا دەکات بەهۆی کۆمەڵە کەسێکی خراپەوە خوای گەورە سزا بەسەر خەڵکا دەڕژێنێت بۆیە بەڕاستی گوێم لە بەسەر ئینێک بوو گەنجێک بوو مناڵێک بوو زۆرتان گوێتان لێ بوو مناڵێکە باوکی کوژراوە باپیری کوژراوە مامەی کوژراوە خوا بە شەهیدیان قبوڵ کە بە گریانە و دەڵێ چی اللهم أرنا فيهم يوما أسودا خوایان ڕۆژێکی ڕەش ببینین دەربارەی ئەوان بێگومان ڕۆژە ڕەشەکەیان هاتە پێش خوای گەورە دوعای دوود نەفەریاوە قبوڵ دەکات وەڵا ڕۆژە ڕەشەکەیان بینی بە چاوی خۆیان وڵاتیان ڕەش بوو وێران بوو چونکە زۆر جار ئێمەیان ڕەش کرد ئیتر خۆیان یا دەسەڵاتەکان ئەوانەی کە داهەنە پێیان چێ بوو تەیارە و تۆپی ئەدا بە بەعس بۆی ئێمە بکوژن و کیما بارەمان کرد ئەنفالمان کرد چێ بوون هەر ئەمانە بوون چێ بوون ئەم وڵاتە شەرق ئەوسەتیان هەمووی وێران کرد و کاولیان کرد هەر ئەمانە بوون چێ ئیسرائیلی بەهێز کرد هەر ئەوەیە کە ئەمڕۆ ماڵەکەی سوتاوە خانۆکەی سوتێ و شارەکەی وڵات وێران بووە هەر ئەوانە بوون خۆیان یا کلکەکانیان بەرەدەنە گیانی ئێمە بەڵام نازان ڕۆژێکیش دێ لە تاریخ و مێژووی خۆیان ناشتی وا ڕووی نەداوە ڕۆژێکی ڕەشیان توش بوو خوای گەورە هەموو شتێکی لەبیر بردنەوە هەموو خۆشی و شادیەک کەواتە دەسەڵاتی خوا زۆر گەورەیە هۆی دژایەتی خوا بکە و زاڵم بێ هەر لە دنیا پێش قیامەت خوا زەلیلی دەکات لوتی دەشکێنێ یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە لە غەزەبی خۆت لە خراپە بەدوورکە یا ڕەب العالەمین خوایە گەنە گوناهی دایک و باوکو مردوەکانمان خۆش بی ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان ئەم ئاگرا فێرمانی کرد کە بەڕاستی ڕژاندنی خوێنی ئەو کەسانی کە مەزڵومن لای خوای گەورە بەزەر نابێت ئەوانەی کە خوێنی موسڵمانان دەڕژێنن یا غەیری موسڵمانان کە بەناحەق دەیان کوژن لای خوای گەورە ئەو خوێنە بەزر نابێت ئەو سزایی کە بۆی داناون بزر نابێت چ لە دنیا و چ لە قیامەت چیان بەسەر خەڵکە هێنا خوای گەورە بەسەر خۆیان هێنای بەڵام هێشتا ماویانە ئەوەی کە لەخوا بۆ قیامەت بۆیانی داناوە زۆر گەورەترە سزای دنیا هیچ نییە بۆ زاڵمەکان جەرگی خەڵکیان سووتان خوای گەورە جەرگیانی سووتان ماڵی خەڵکیان سووتان خوا ماڵیانی سووتان خەڵکیان زەلیل کرد خوای گەورە زەلیلی کردن بۆیە هەر کەسێک بەڕاستی خەڵکی بە ناحەق بکوژێ ئەو خوێنی کەسە مەزڵومە لای خوا بزر نابێت بە هەزارەها بە ملیۆنەها کەس دوعایان لێ دەکات دوعای کەسێک قبوڵ بووە کە خوای ئەم زڵمە قبوڵ نەکەی لە وڵاتێکی موسڵمان و چەند وڵاتێکی موسڵماندا ئەم هەموو خەڵکیان کوشت خۆیان یا کلکەکانیان کە یارمەتیان ئەدەن و فڵان کەس بکوژن و فڵان بنەماڵە بکوژن فڵان شار وێران بکەن لەولاوە تیرۆرستانی داعشیان بۆ ئێمە دروست کرد ماڵی هەزارە کەسیان بە قوڕ گرت لەولاوە لە شوێنتر بەڵایەتر دروستەکەن ئەمانە بۆچی دروستی دەکەن ئەم زاڵمانە خوای گەورە ئاگادارە لە هەموو زڵمەکانیان و ئەو خوێنەی کە بەناحەق ڕژایی موسڵمانان و غەیری موسڵمانانیش کە مەزڵومن لای خوای گەورە بەزر نابێ کە تۆ ژیانی خەڵک ڕەش دەکەی دڵنیا بەخوا ژیانی خۆشە ڕەش دەکات غەدر لە خەڵک دەکەی دڵنیا بەخوای گەورە ناهێڵێ بەسەرتەوە بچێ
جا زڵم پێغەمبەری خوا فەرمووی ساسم تاریکیە لە ڕۆژی قیامەتە هەندێک جار لە دنیاشدا زاڵمەکان ڕۆژی ڕووناکیان لێ تاریک دەبێت پێش قیامەت بۆیە خەم مەخۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ کافرەکانە جەنگی دەکرد دەیفەرموو لەگەڵ سەحابەکانە دەیان فەرموو قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار ئەوەی کە لە ئێمە دەکوژرێ لە بەهەشتایە ئەوەشی لە ئێوە دەکوژرێ لە جەهەنەمایە بۆیە بە زاڵمەکان دەڵێن بە وڵاتە زلهێزەکان ئەوانەی کە بێدینن کوژراوەکانی ئێمە ئینشاڵڵا لە بەهەشتان و شەهیدن هینەکانی ئێوەش لە دۆزەخان بۆیە شانازی پێوە دەکەی ئەوە فێرمان دەکات کە خوێنی مەزڵومەکان بە هەدەر نەچوو بێگومان خوای گەورە تۆڵیان لێ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای لێکردن کاتێکە لە غەزای ئوحود غەزای خەندەق ئەحزاب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافرەکان مەشغوڵیان کرد حتا وای لێ هات نوێژی عەسریان فەوتا لە بینی مەغریب عیشا کردیان لە حەدیث صحیح بوخاریاتەوە لە بینی مەغریب عیشا نوێژی عەسریان کرد چونکە بە مەجالیان پێ نەدرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فەرموو فەرمووی ئەمە لە صحیح بوخاریە ملأ الله بيوتهم وقبورهم وبطونهم نارا خوای گەورە ماڵەکانیان ئەو کافرانە ئەو بێدینانە جوولەکە و غەیری جوولەکەکان فەرمووی خوای گەورە ماڵەکانیان چیتریش قەبرەکانیان ناوسکیان پڕ بکە لە ئاگر کێ وای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە هەموو کەسێ بەڕەحمترە ئێمەش دەڵێن خوای گەورە ماڵیان و سکیان و قەبر و قیامەتیان پڕ بکە لە ئاگر بۆ ئەوەی کە ئەم هەموو زڵمە لە خەڵک دەکەن و خەڵکی دەکوژن خوای گەورە تۆڵیان لێ بکاتەوە خراپتریان بەسەرا بێنێ ئێمە پێمان خۆش نییە کەسێک زەرەرکا پێمان خۆش نییە مێرولەیە بسووتەیە بەڵام ئیشەکانی خوا هەمووی جوانە خۆی دەزانێت حکمت چییە بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی کە زڵمی لە موسڵمانان و غەیری موسڵمانان کرد ئەمڕۆ خۆی هاواری لێ هەڵساوە ئیتر حکمەتی چییە سەداسەد ئەو والله ئەعلەم خوا دەزانێت ئەم ئاگرە خۆشەویستان فێری ئەومانی کرد کە هەندێک جار ئەگەر ئینسان هەڕەشە بکات هەڕەشەکە بەسەر خۆی تا دەشتێتەوە ئەوەی کە هەڕەشەی کرد وڵاتی موسڵمانان بکات بە دۆزەخ وڵاتەکەی خۆی بوو بە دۆزەخ هەڕەشە دەکات ئەبێ شەرق الئەوسەد وڵاتەکان فڵان وڵات و فڵان وڵات کە وڵاتی موسڵمانانە بیکەم بە دۆزەخ بەڵام ئاگای لەوە نییە خوای گەورە دەسەڵاتی زۆرە پێشەوەی دۆزەخەکە بۆ ئێمە دروستکە خوا دۆزەخەکەی بۆ خۆی دروست کرد دۆزەخێک کە هەموو شتێک تەڕ و وشک هەمووی سووتا ئەو هەموو خەڵکە زەرەری کرد وا نەزانی ئەو خەڵکەشی کە زەرەری کردووە هەندێکی تیایە بێتاوانە هەندێکیشی تیایە دەستی لە خوێنی سەدەها و هەزارها موسڵمانە هەبوو خوای گەورە وای لێ دەکا حەتا مردن بە خەم و خەفەتەوە بژین خوای گەورە ئیشی جوانە زاڵمەکان ئیتر ئایا هۆکار چییە بەهۆی باڵندەیەکەوە ئاگری گرتووە بەهۆی کەسێکەوەیە خوای گەورە ئاگرێکی باراندووە ئێمە هۆکارەکەی نازانین ئەوانی خۆشیانە تا ئێستا نازانن بەڵام گرنگەوە هێشتا واقعەکە ڕووی داوە ئەمڕۆ دەبینین کە تەماشا دەکەی ئەوان ئاگریان بەسەر ئێمەدا باران بە تەیارە و بە دەبابە و بە هەر شتێک کە تۆپ و تەیارە و هەموو شتێک ئاگریان بەسەر ئێمە باران خوای گەورە ئاگریشی بەسەر وڵاتی ئەوانەدا باراند زۆر سەیرە سوبحان الله دەبینی دارێک چۆتە ئاسمانە وەکو دار گوێزندە وازم خورمانی دار گوێزندە سبحان الله لە خوار و ئاگر نییە ناوەڕاستەکەی ئاگری گرتو زۆر سەیرە بنی ئاگر نییە لە ناوەڕاستەوە دارەکە دەسووتێ گەردەلوول هەیە هەمووی ئاگرە کە دەڵێ باسی دەکەن دەڵێن ئەو گەردەلوولە تقریبا لە هەنە شوێنە 100 مەتر بەرز دەبێتەوە پڕە لە ئاگر ناوەکەشی ئەمە چییە؟ فێرمان دەکات کە بەڕاستی خوای گەورە تۆڵە لە کەسێک دەکاتەوە کە زاڵە مستەمکار بێ ئەوەی کە هەڕەشە بکات لە خەڵکی زۆر جار چاڵ بۆ خەڵکی هەڵکەنێ خۆی تێدەکەوێ ئەو چاڵێکە بۆ ئێمەی هەڵکەند جارێ خۆی کەوتە ناوێ ئیتر هەموو شتێکی بەدەستی خوایە بۆیە خۆشەویستان ئاخر خاڵکە دەمەی باسی کەم ئەوەیە کە ئەم ئاگرە کەوتەوە ئێمە فێری ئەوە کرد ئینسان چۆن بێ خوای گەورەش لە بەرامبەر ئاوای لەگەڵێ ئەوەی سەتری خەڵکی بکە
خوا سەتری عیبەکانی دەکات. ئەمە لە حەدیث هاتووە. خۆشەویستی خوا فەرموویە صلی الله علیه و سلم من لا يرحم لا يرحم، ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکات خوا ڕەحمی پێ ناکات. ومن لا يغفر لا يغفر له، ئەوەی لە خەڵکی خۆش نەبێ خوا لێی خۆش نابێ. ئەوەی ناخۆشی لەسەر خەڵکی لابەرێ خوا ناخۆشی لەسەر لابە. ئەها بۆ چاکە ئەوەی بۆ خراپش بە هەمان شێوە. ئەوەی خەڵکی فەزحکا خوا فەزحی دەکات. بێگومان ئەمانیش هەموو شتێکیان کە بەرامبەر بە ئێمە. وڵاتی ئێمەیان سوتان خوا وڵاتی خۆیانی سوتان. ئێمەیان خەمبار کرد خوا خەمباری کردن. لوتی ئێمەیان شکان بەو هەموو ناڕەحەتێکە بەسەرمانان خوا لوتی خۆیانی شکان. بۆیە ئەوان شاری ئێمەیان سوتان خوای گەورە جوانترین شاری ئەوانی سوتان. کەواتە ئاگاداری خۆمان بین. لە کۆتاییدا دەڵێم ئینسان هەموو شتێ بگەڕێنێتەوە بەلای خوا. دەسەڵات تەنها دەسەڵاتی خوایە لەم سەرزەویە. وهو الذي في السماء إله وفي الأرض إله. خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ خوای گەورە ئەو خوایە کە لە ئاسمان و لە زەوی هەر خوایە. بۆیە خوای سەرزەوی ئەڵڵایە نەک ئەمریکا و رووسیا و فڵان شوێن. ئەوە کوفرە کە تۆ بڵی خوای سەرزەوین. ئەوە کوفرە. ئەوە بێباوەڕیە. ئەو خوایە کە لە ئاسمان و لە زەویا تەنها خۆی خوایە. وەڵڵاهی مێرولەیەک بەبێ فەرمانی خوا ناکوشرێ. دەسەڵات چیە؟ تیارە چییە؟ خوای گەورە ویستی دەیبێ هەرچی تیارە و هەرچی دەسەڵات و دەبابە و تۆپیانێ بە یەک چرکە کون فەیەکونیە هەمووی دەکا بە خەڵوز. دەسەڵاتی خوا لەسەری هەموو دەسەڵاتێکەوەیە. پشت بەخوا ببەستە و گوێ بە زوڵمی هیچ کەسێک مەدا. دڵنیا بە ڕۆژێکی ڕەش لە پێش هەموویانەوەیە هەم لە دنیا هەم لە قیامەتیش. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا ولات من لشر وآجاوا بدوركي خوايا أو ظالماني كداني والظلماني يمكن يا ربي خوايا دسيان بشكيني خوايا لوتيان بشكيني خوايا زليليان بكي أو كظلم لمسلمانان وغير مسلمانان لكن يا رب العالمين خوايا هر كسيك لوت برز خوايا لوتي بشكينا هر دا صلاة دارك خوايا ظلم لخلقي دكاو ديان كوجي يا ربي خوايا بقوري خط وليل بكروا خوايا ولات من لشر وآجاوا بدورك خوايا أو غضبك لهندي ولاتك دو خوايا لولاتي إيمي بدورك حملة بوملرزو حملة توفانو حملة ئاگر و خوایان لافاو هەمووشتێکی بەڵایەک بمان پارێزی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوایان شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێران کردووە. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.